بە بەشداری زیاتر لە ملیۆنە 100,000 قوتابی لە سەرتاسەری هەرێمی کوردستان تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەمی پۆلە ناکۆتاکان بەڕێوەچوو. وتەبێژی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانیش دڵنیایی دەداتە قوتابیان کە هەموو ئامادەکارییان کردووە بۆ ئەوەی پرۆسەکە بە سەرکەوتووی تەواو بێت. بەر لە دەستپێکردنی تاقیکردنەوەکان بەڕێوەبەراتی گشتی ئەزموونەکان ڕێنمایی خۆی هەموو ساڵێ لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنی شەوانێرێ مامۆسایانی بەڕێزی و بەڕێوەبەرە بەڕێزەکان و هەروەها بەڕێوەبەرانی پەروەردە و بەڕێوەبەرە گشتیەکانی پەروەردەی پارێزگاکان ئامادەکاری تاو دەکەن، هەوڵەکان ڕێک دەخەن، دابینکردنی هەموو ئۆپێداویستانی کە بۆ تاقیکردنەوە لە مەسەلەی کارەبا، مەسەلەی گەرمی و فێنکەرەوە بە پێی وەرزەکان کە پێویستەکە ئەوان هەمووی ئامادە دەکرێن و بۆ تاقیکردنەوەی وەزاریش دیارە ئامادەکاریشی گەورەتر دەکرێت لە سەراسی هەرێمی کوردستان. بەڵام بۆم تاقیکردنەوە وەزاریان ئەم تاقیکردنەوەی وەرزانە ئەمە لە سەراسی قوتابخانەکان ئامادەکاری بۆ دەکرێت و ئەمە کارێکی نوێ نییە بڵێن هەموو ساڵە کەروا بۆ بەم شێوەیە کە خۆشبەختانە هەمیشە پرۆسەی ئامادەکاریەکان پرۆسەیەکی سەرکەوتوون. بەپێی ئەو ڕێزبەندی کە لە پەرتووکەکان دیاری کراوە بۆ مامۆستایان کە بۆ هەر وەرزی چەند بخوێندرێت مامۆستایان سەرپشکن لە دانانی پرسیاری تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم. هاوکات وەزارەتی پەروەردە داوا لە قوتابیان دەکات لە پێناو بەدەستهێنانی نمرەی باش لەو ماوەیەدا دوور بکەونەوە لە ئامێرە ئەلکترۆنیەکان و بە فرۆدانی کاتەکانیان بەشتی لاوەچی. ئێمە وەکو وەزارەتی پەروەردەی هیوای سەرکەوتن بۆ زەرچەم قوتابیان نەخوازیین و خوازیارین ئەم ماوەیە قوتابیان کاتەکانیان تەرخانکەن بۆ خوێندن و خۆیان بە دوور بگرن لە بەکارهێنانی ئامێرە تەکنۆلۆژیەکان و بە فیڕۆدانی کات و یاریکردن و ئەوە هەروەها داوا لە خانەوادە بەڕێزەکانی شانەکەین کە پاڵپشتێکی دەرونی باش بن بۆیان و خۆیان بە دوور بگرن لە فشارخستنە زیادە ڕۆیکردن لە فشارخستنە سەر قوتابیان و خوێندکاران. جگەر لەوە پێویستە لە ناو ماڵیشا کەشێکی پەروەردەی، کەشێکی ئارام، کەشێکی دەرونی دەبار فراهەم کرێ بۆ قوتابیان و خوێندکاران بۆ ئەوی بتوانن هەم ڕەنجی خانەوادەکانیان هەم ڕەنجی خۆیان هەم ڕەنجی مامۆستا بەڕێزەکانیشان بەفیڕۆنەدا. بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردە پۆل 1 و 2 3 بنەڕەتی تەنها بە شێوازی زارەکی تاقیکردنەوە ئەنجام دەدەن، بەڵام لە پۆلی 4 بنەڕەتی تا 12 ئامادەی بە شێوەی پراکتیکی تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن. هەروە هەر قوتابێک ئەگەر گزی بکە لە تاقیکردنەوەکان بە کەوتوو هەژمار دەکرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.